هونەر پێگەیەکی تایبەتیە لە ژیانی دەتوانم بڵێم ئەگەر هونەرەکە نەبێتن لەوانەیە نەقسەکە بێت لە ژیانم. هونەر لای من زۆر گەورەیە، ئەتوانیمە لە ڕێی ئەو هونەرەوە هاوڕێی باش، کەسی باش، لە ڕێ ئەم هونەرەوە وەکو توانیمە کە هاوڕێی باش و کەسی باش بناسم و زۆر لەوانەیە زۆر شتی بۆ کردبوو. هەرچەند توانیمە ینی بە پێی توانێ خۆم توانیمە خزمەتێکی بچوو بکەم بە هونەری کوردیەوە. وام هەست کرد کە سەوتی خۆم تێدا دەبینمەوە و لە هەمان کاتدا لە ناو گۆرانیەکە حەیرانێکەیە کە تایبەتە بە ناوچەی هەولێر و لەوانەیە ئەم گۆرانیە چیرۆکێک بی چیرۆکێکی کورد لە ژیانی خۆم. تۆزێکی بەڵام زۆر نا ئەم وەکوتم چیرۆکێکە لە ژیانی خۆم کەسێک بوو کە نەمتوانی پێ بگەم ئەوە چیرۆکەکە بوو. سڵاوتان لێ سلام خێر بیت خێراتی چۆنی ئاشتی گیان زۆر سپاس باشم سپاس دەکەم. چیت حازر کردو؟ وەڵا گۆرانیەکی مامۆستا محەممەدی مامڵێ و حەیرانێکی لەگەڵە حەیرانێکی لای خۆم. خۆش حەیرانی دەشتی هەولێرت گەڵهێناین بەڵێ یاخدا بەخێر زۆر زۆر سپاس بەخێر بێ. کەم دەم گۆگەلی ناگەلی برای نەزێنێ خۆتام دەنەخەرە سوغێ خۆمانم و فەسلێ دەرێ بواران لێ نابڕێ وردەگەواران ئەیامان و سەدامان دەم گۆوە سێدوی برای نەبرادەری نەگەر مردم دەنگۆ بڕۆ جێلم لۆ بینن لە تیژە تیژە ناوەڵا سەجاری لە نوارە نوارە دەنگۆ لە بۆ من گازکەنەوە چیژەکانی حمر لە چاردەی دەباشی نەکەم لە بۆ داب و بەستن ناوەڵاتم گۆ دەبات چاوی خۆی کۆرم کارداچێ من دارە دەڵێن مەجنون جاوی چێشاوایە لە دوای لەیلا دەستخۆش ئاشتی هەر بژ
کوردی خۆزگە خۆش کوردی کوردی خۆش زۆر زۆر سپاس مامۆستای خۆزگەت حەیرانەکە کەمێک درێژتر بایە والله ئایرانەکە هۆندەیە بەس ئینشاءالله ئەگەر لە ماوەی دەنگت خۆش بێ زۆر 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 سپاستان هارە وەڵا دەستی خۆش بێت بەخێرە چاو بۆ وەرگرتنەوەی ئەنجامی لیژنە بەشداربووان لە دڵە ڕاوچەدامێننەوە تاوەکو کۆتا بەشی قۆناغی هەفتەی سلێمانی. بەخێر بە ئیسلااو لێ باشتی لە جەنابیشت سپاستان چۆن ڕۆیشتەکان زۆر زۆر باش بسپاس بخوا سەرکەوتوبی پێت وایە سرنجت لیژنە بۆ خۆت ڕاکێشە داعادێک بەڵێ زۆریان پێخۆش بوو و شتێکی جیاوازم کرد حەیرانیشی منتیقی هەولێرم تێکەڵ بە گۆرانی محەممەد مام لێ کرد ئەویان زۆر زۆر پێخۆش بوو دە پەرفۆرمانس ئەژوان گەلۆ گەر تخوازی ببی یەکەمین گۆداش بۆ پەرفۆرمانسێن نۆ مەبشۆپینە